وقت سڵاو دیاردەی ئەم جارەمان دیاردەی بە کۆی لە سیرکردنی ئەو کرێکارانەیە کە بە شێوەیەکی گشتی لە ناو ماڵەکانە ئیشەکەن لە کوردستانە کەم تا زۆر هەر هەمومان بینیومانە ئەگەر ڕۆژانە نەیبینین هەفتانەی بینین سێرەکێکتە مارکێتێکەوە کابرا دەستەیە دایبی کڕیوە فلیپینیەکی داما و بەدوایەتی ئەم دەستە دایبی بۆ هەڵگرتووە دیاردەکەی ئێمە ئەمڕۆ ئەوەیە کە بەپی یاساکان لە هەرێمی کوردستان بەپی ئەو پێوەرانەی کە لە جیهانە هەیە سەکە ئەوەیە ئەمانە تەنها کرێکارن وەک چۆن کرێکارێک لە دەرەوە ئیشەکە ئەم کرێکارانە لە ناوە ئیشەکەن و ئەم کرێکارانە بۆیە کرێکاریەکەن بۆی کە نەبنە کۆیلە بەڵام ئەوەندەی ئێمە لە کوردستانە کەم تا زۆرەی بینین وەک کۆیلە مامەڵیان لەگەڵاکرێن کاتی خەویان کاتی هەستانیان داگیرکردنیان حتا بە جۆرێک لە جۆرەکان بە شێوەیەکی زۆر نایاسایی و زۆر ناشەرعی کڕین و فرۆشتنیشیان پێواکرێت من پێم خۆشە یعنی چیرۆکێک کە بەر ئێمە کەوت و پێم خۆش بوو بیڵێم ئەوەیە کە بۆ ماوەی 2 ساڵ کرێکارێکی ئەسیوبی خانم لە ماڵی بەرپرسێکە لە کوردستانە ئیشی کردووە دوای ئەوەی ماوەکەی خۆی تاو بووە ماوە یاسایەکەی خۆی تاو بووە ماڵەکە نیانهێشتەوە بگەڕێتەوە هەرچەنە داوای کردووە کە مناڵی هەیە ئەوەی هەیە نیانهێشتەوە بگەڕێتەوە بە زۆر ساڵێکی تریان بۆ تازە کردوتەوە حتا کۆمپانیاکەش جورئەتیەوەی نەبووە لە بڕووی ماڵەکە ماڵە بەرپرس بۆ کۆمپانیاکەش جورئەتیەوەی نەبووە کە بەپی یاسا ئەم کرێکارە لەم ماڵە بێنێتە دەرەوە دوای ئەوەی کە ساڵە زەیەکەش تاواکات دواتە 3 ساڵ ماڵ و مناڵ ینی هەریەک لێمە خۆت بخە شوێنی ئەو مناڵەکانی جێشتۆ بۆ 2 ساڵ تۆ ساڵێک بە با بڵین بە کەڵەگایی ئەیهێڵیتەوە دوای ساڵەکەش هەر نیانهێشتەوە بڕاتەوە لە سەربانی ئەو ماڵە بەرپرسەوە خۆی هەڵاوەتە خوارەوە و لە دۆخێکی تەندروستی ئەجگار خراپایە و پێم وابێ کەسیش نییە لی پرسێتەوە جا ئێمە لەم بەرنمەیە ئەمانەیە بگەینەوە حەقیقەتەی کە ئایا ئەمانە کۆیلەن یان شەرەفمەندانە هاتوون پارە پیا بکەن ئایا ئەمانە کۆیلەن یان هاتوون لە ماڵەکانە لە بەشێک لە ماڵەکانی کوردستانە تەحەڕوشیان پێوە بکرێ ئایا ئەمانە کۆیلەن یان ئەمانە هێنراون بۆی کە هەندێک ماڵ پۆزیان پێوە لێبە بە خۆشحاڵیەوە بە میواناری دکتۆر عارف حیتۆ بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لە وەزارەتی کار بەخێربێ عەزیەتە کێشە زۆر زۆر سپاس شەرمین فەیلی خاوەنی کۆمپانیا جەنابی شێ بەخێربێ حەزەکە ڕیکلام بۆ کۆمپانیاکە بکەین بەڵام ئەگەر جەنابە ببینرێت دیارە لە چ کۆمپانیایەکەوە هاتووی هیوادارم یەک بن لەو کۆمپانیانەی کە بە نمونەیەکی پیشەیانی بەرز کارەکە زۆر بەخێربێ جەنابی شێ مصلح ئیروانی وەک کۆمەڵناس لەگەڵمانە بەشدارە بەڵام جەنابی سەرۆکی ئەنیستیتویتی سیاسی گشتیە جەنابی شێ بەخێربێ زۆر سپاس کاک حەمە هەژار مەحموود سەرۆکی ڕێکخراوی کرێکارانی بیانی جەنابی شێ بەخێربێ هەم ئەندامی لیژنەی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤەوە لە سلەیمانی زۆر سپاس جەنابی شێ بەخێربێ پێم خۆشە بەر لەوەی بچینەوە باسەکە و دەستخینە سەر ئەم برینەی کۆمەڵگەی کوردیش هەمومان بینەری پاکێجێک بین کە پڕە لە ئازاری ئەو کرێکارە بیانیانی کە لە کوردستانە وەک کۆی لە سەیرەکە فەرموو من خەڵکی ئەندەنۆسیام لە کوردستان کار دەکەم کێشەی منەوەیە کە بۆ ماڵێک کار دەکەم ڕۆژانە ماڵی خوشک و برا و کچ و کوڕەکانی بانگم دەکەن بۆ ئیشکردن یانی ناهێڵن هیچ پشوێک بدەم سێ ساڵ دەبێت هاتووم بۆ کوردستان من کریستیانم کار دەکەم بۆ ماڵە موسڵمانەکان کێشەی من ئەوەیە کە خانەوادە ئیسلامەکان لێ ناگەڕێن من و هاوڕەکانم بڕۆین بۆ کەنیسەکان چونکە دەڵێن نابێت ئێوە بچن
من خەڵکی غانام چەند ساڵێکە لە کوردستان کار دەکەم کێشەی سەرەکی من لەگەڵ خواردنە چونکە ئەو ماڵانەیە کە من ئیشیان بۆ دەکەم ئەگەر من حەز بە خواردنەکەیان نەکەم ئەوان ڕێگە نادەن من بۆ خۆم خواردنی غانی دروست بکەم جاری وهەیە چەند ڕۆژێکنان ناخۆم کاتێک ئێمە لە ماڵەکان کار دەکەین ڕۆژانە چەندین جار دەمان بەنە دەرەوە بەس بۆ ئەوەی بە خەڵکمان پیشان بدەن ئەوە هەستێکی خۆش نییە بۆ ئێمە ئەگەر ئیشێکی پێویست بێت کێشە نییە بەس بۆ خۆ نمایشکردن ناخۆشە ئەمن لە بەگلادێش هاتی لە کوردستان ئەوە لە کوردستانە من 10 ساڵ ئیش دەکەم ئێستا ئیشی ئێرە زۆر ئیشە ئیشماندی بوو پارەکە کێمە کوردستان مشکل نییە لە کوردستان پارەکەم زۆرە دەستان خۆش ئەوە دەردی کوور دەڵێ مشتێک بوو لە خەرمانێک دکتۆر عارف ئاگاتان لەو ئازارانە هەیە وەکو حکوومەت بەڵێ ئەگامان لە کرێکاری بیانی هەیە بەڵام ئێمە پێناڵێن ئەو بابەتە ئازار ئێمە جارێ پێش ئەوەی باسی کرێکاری بیانی بکەم ئێمە هێلێکمان دامەزراندنەوە ژمارەکەی 5500 هەر کەسێکی هەست بکە کە زوڵمی لێکراوە یان بە شێوەیەکی ناڕەوا معاملە لەگەڵ دەکەن یەکسەر تەلەفۆنمان بۆ بکاتن ئێمە لیژنەیەکمان هەیە لە هەولێر لیژنەیەک لە دوهۆک لیژنەیەک لە سلێمانی تەنها بوو ئەو کرێکارانەی کە لە ناو ماڵاندا ئیش دەکەن و ئەو لیژنانانە کە لە هەر پارێزگایەک لە 3 ئافرەت پێک هاتووە بۆ ئەوەی پیاویش لەگەڵ نەبێ بچنە ماڵێک نامانەوە پیاو داخل بن یان ئەو ئافرەتانەی کە ئیش دەکەن بڵێن وڵا ئێمە بوو پیاو قسە نەکەین 3 ئافرەتن لە هەولێر لە سلێمانی لە دوهۆک سەردان دەکەن مانگەنە راپۆرتی خۆیان دەنێرن بەڵام ئەو کرێکارانە کە ئێمە سەردانیان دەکەن ئەو کرێکارانن کە بە شێوەیەکی یاسایی ڕسمی بەگرێبەست هاتوونەتە هەرێمی کوردستان لە هەموو وڵاتێکە ئەگەر دەرفەتی کاری هەبێتن زۆر بێتن خەڵک ڕوولێ دەکات وەکو کوردەکانی ئێمە چوون بە لێشاو دەچوونە ئەوروپا لە ساڵ 90ەکانە وەکو کوردەکانی سووریا ئێستا بە لێشاو دەچنە ئەوروپا چونکە لە پانتایەکی زیاتر دەگرن بۆ ئازادی خوان لە دەرفەتێکی کار دەگەڕن ئەوانش کە هاتنێرە لە دەرفەتی کار دەگرن ئەوەی ئێمە وەکو حکوومەت وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵی تعامل لەگەڵ دەکەین و سەردانیان دەکەین و ئەگەر هەر کێشەیەکی بوو دروست بوو خاوەن کار دەدەینە دادگا ئەگەر خاوەن کۆمپانیاکە خۆی لە نەکەتە خاوەن هەر خاوەن کۆمپانیایەک 2 دەفتەر دولاری لە بانکدا ڕاگرتووە یەکسەر بەر لیژنەیەکمان هەیە کە نینەرێکی سندیکای کرێکارانی تایە و بە سەرۆکاتی بەڕێوەبەری کاری پارێزگا دەتوانن هەموو پێداویستەکانی ئەو کرێکارە لە کوردستان حتا دەگاتە وڵاتی خۆی بەڕێز و احترامەوە لە ئەو پارەیە سەرکە دوای کۆمپانیەکە مولزەمە لە ماوەی 15 ڕۆژدا ئەو پارە بگەڕێنتەوە بۆ بانک ئەگەر نە ئیش و کارەکانی ڕادەوەستن ئەو بابەتانە هەمووی بە پێی ڕێنماکان و بە پێی یاسا کراوە ئەمە زۆربەی زۆری کرێکارەکانیش ئەوانەی کە دێنە کوردستان زۆر بە شێوەیەکی جوان باسی کوردستان دەکەن دەڵێن لە کوردستان خێزانەکان ئێمە وەکو ئەندامی خێزانی خۆیان بەکارێن حتمما لە هەموو وڵاتێکە حالەتی ئیستیسنا هەیە ئەگەر مەتەن لە سەدا 80 یان 85 یان لە سەدا 90 خەڵکی باش بێتن لە سەدا 10 هەندە حالەتی نیشیاو هەبێتن 5500 ئەوە هێل یارمەتیدانی کرێکاران من بە باش ێزانم من هەڵبەتە ژێرنووس بۆ ئەم قسەی خۆمانەکەین بۆی کە ئەو کرێکارە بیانانی کە لە کوردستان ئایشەکەن ئەم ژمارەیان لا بێت 5500 واتە 5500 هەچ کرێکاریشی بیانی کە بە شێوەیەکی یاسایی لە کوردستان ئایشەکات دەتوانێت بۆ هەر پێشێلکاریەکە بەرامبەر یەکرێ پەیوەندی بۆ ژمارە بکە و ژمارە هەر زمانی کوردی جوابێتەوە زمانەکانی تریشتان زمانی کوردی بەس ئەو کەسانە کە لەسەر ئیش دەکەن زمانی ئینگلیزیش تێدەگەن دەتوانن ئەگەر یەکێکی فلیپینیان یەکێک بە زمانێکی ئینگلیزیان عەرەبی قسەی بکاتن تێدەگەن چونکە حسابی ئەوەشمان کردووە باش ئەو هێڵە 24 ساعات کراوەیە حتا ساعت 5 حتا پێش 2 مانگ لەگەڵ داوامی ڕسمی تەواو دەبوو چونکە هێڵێکی حکومی ڕسمیە بەڵام ئێستا بە هاوکاری ڕێکخراوی جایزێت
حتا سعات 5 ئیش دەکات. کاک حەمە هەژار جەنابەت هەم سەرۆکی ڕێکخراوی کرێکارانی بیانیت هەم ئەندامی لیژنەی بەرەنگاربوونەی بازرگانیکردنی بە مرۆڤ بوو. دیاردەی بازرگانیکردن بەم کرێکارە بیانیانەوە گەیشتووە تاوەی کەیەوە لیژنەی شیاوی بۆ دروستکە؟ بەڵێ زۆر سپاس خۆشحاڵم لە خزمەت ئێوە ئەو بەڕێزاندا ئەمڕۆ سەرەسەر بابەتە گرنگ دەکەین. سەرەتا پیرۆز بەیەکی هەرجێژنی کرێکارانی جیهان بەگشتی کوردستان بە تایبەتی کە چەند ڕۆژێکمان ماوە بچین ناوە یادەوە بەڵێ دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤەوە خەریکە پەرەدەستێنێ لە نێوان کوردستان و ناوەڕاست و خوار و عێراق لە نێوان کوردستان و وڵاتانی ئاسیادا. ئەمە بەدی کۆمەنت لە لامانە و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانیشمان لێ ئاگادار کردەوە لەبەرەوەی حکوومەت بە حکوومەتی خۆمان دەزانی و ئێمە ئەگەر پێشمەرگەیەک لە جەبهەکان شەڕی داعش بکات ئێمەش لێرە شەڕی مافی مرۆڤ دەکەین بۆ جوانی کورد و کوردستان. بەڵام بەداخەوە ئێمە دەبێت ڕێگە نەدەین و دەبێت حکوومەتیش ڕێگە نەدات کۆمەڵی خەڵکی قاچاقچی و نەفەس نزم و هیچ لە بارانە بوو بێویژدان کە هاچی سفەتە پیامڕی کەمە ئەم کارە بکە دەبێت ڕێگریان لێ بکرێت. ڕێگرێکەش زۆر ئاسانە ئێمە هەموو مستەمسەکاتێکمان دەبەردەستایە و دامودەستگاکانی کە بە جۆرە لە جۆرەکان معلوماتی تریان هەیە دەکرێت هەموو کۆ بکرێتەوە لە پاکێجێکا و کاری لەسەر بکرێت و ئاراسی وەزارەتی ناوخۆ بکرێت و ئەم دیادەیە بەری پێ بگیرێت. بەڵێ هەیە ڕۆژانەش هەیە. باشە ئێوە ئاگاداری ئەو با بڵینەوە بازرگانیکردنەکە با بڵین هەندێک کۆمپانیا هەیە یا چوزانم بە ژماری زۆر کرێکارێنێ ئەو مادیەن ئاگامان لێ بەڵام ئێوە تا چەند ئاگاتان لەو پێشەرکالانیە کە لە ناو ماڵەکانە لەگەڵم کرێکاران ناکرێت چوزانم جۆمان لێ تەحەڕوشیان پێوەکرێ ئەوە بینیمان لە ماوەی ڕابردووە دانێکیان کوژرا ئەو چیرۆکەی ئەوڵ کە باسم کرد کابرا خۆی هەڵاوە تەخوارەوە خانمەکە خۆی هەڵاوە تەخوارەوە تا چەند ئاگاتان لە مودەکاریان ئەوە مشتێکە لە خوارێک لە ماڵان ماڵ هەیە زۆر ترامێ لەگەی ماڵ هەیە وەکو چۆن دکتۆریش باسی کرد لە هەموو کۆمەلگاکدا باش هەیە و خراپ ئێمە باسی خراپەکە ئەکەینیانی خراپەکە کە باسی خراپەکە بەڵێ لیان نەدرێ پاسپۆرتیان لێ ئێستێنرێ پاران لێ ئێستێنرێ ئیستیغلال دەکرێن تحڕۆژ دەکرێن دەستدرێژ سەکسیان لەکتەر سەر هەموو ئەمانە ئێوە چیەکەن ئێوە هەر سەیری ئێمە لە بەرام نەسیر ناکەین چۆن سیر دەکەین ئەگەر کچێک بێ بۆ لای ئێمە هو هاتووشە و بەڵگەش لە لامانە کە تحڕۆشی پێکراوە ئێمە هەموو ڕێکارە یاساییەکانمان بگوتن بەڵام ئێمە زیاتر پشت دەبەستین بە حیواری ئیجتیماعی سەردەمیانە پشت نابەستین بە دادگاکان لەبەرەوە دادگاکان ئەوەندە تاخیری دەکەن ئەوەندە دەدێن و دەدبان لە ئاخریشدا سەرەداویشی ئەوتو بۆ دەرناچێکە بڵێ ئۆخەی بۆیە ئێمە زیاتر بۆ خۆمان بە جۆهدی خۆمان بە دوو دامودەستگاکانی حکوومەتی کوردستان توانێوان چارەسەر بکەین باش شەردی هەموو بدێنێتر هەیە باش شەڕێکە گرنگە ئیژەوەی ئێمە دەبێ هەمومان هەوڵی ئەو بدەین بەڕاستی شتە جوانەکانمان ئیبراز بکەین و شتە خراپەکان بتوانین بربەستیان بکەین و نێڵی دەرچێ بۆ دەرەوە. باش کاک حەمە هەژار بە کورتی جواب بەرەوە ئێوە بروشورێک چوزانم وەرەقەیەکتانەیە کاتێک کە کرێکارێکی بیانی دەسەکا بە ئیشکردن خانم و پرسیارە لە تۆشەکە ینی وەرەقەیە شتێکتان لایە کە کۆمەڵی زانیاری بێ بەم کرێکارە بڵێ کاتێکە تعداد لێکرا کاتێک کە تەحەڕوشی پێکرا کاتێک کە مافێ خورا پەیوەندی بکە بەم ژمارە ئێمە کدومانە بە چوار لەق واتە چوار بەش سلێمانی کەرکک هەولێر دەهۆک باشە لە هەر چوار شارەکە ئێمە کۆنداکتی زۆر باشمان هەیە وە لیژنەمان تێیاندا هەیە لە بەنگالی هەمانە سریلانچی هیندی نیپالی هەموو ئەو وڵاتانە تریشکە هەیە ئێمە نوێنەراتیمان هەیە و ئێمە کۆبوونی بەردەوامان هەیە کۆنداکتی زۆر بە یعنی هەر کێشەیەک ببێ بڕوا بکە لە بەسڕاوە تەلەفۆن بۆ من دەکەن یان بۆ ڕێکخراوە باشە ئێوە بە چێژینە و ڕێکخراوەتان ینی پارە وشتان چۆ پارەمان بۆ چیە خۆشە وتێ بە پارە ناکرێت تەلەفۆنە پێتە ئێت خۆ پارەشە ناینی ئەی باش آخر چۆنتان لێگرێت حکوومەت ببورام قسەیەکەم حکوومەت حساب بۆ قسەیەوەکە نه بۆ حکومەت حساب بۆ قسەی تۆکە وەڵا بۆی ئێمە ئەوەندەی ئاگادە ئێمە دەجار لە کەناڵەکان وتومانە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێسەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا و داهاتوش تکایە نیو سعات کاتمان بەرێ ئەگە ئێمە نەمانتوانین گۆڕانکاری بکەین ئیجراتمان لەگەڵا بکە و هیچمان ناوێت نە سارە نە دەماچەنە پارەمان ناوێت تەنها جۆمان لێ بگرە بزانم توانێت خزمەت بکەینیان نا حکوومەتی هەرێمی کوردستان هەم کابینەی ڕابردووەم کابینەی نوێژکە بەڕێوەیە هیوادارم گوێت لەم ئازارانە بگرن هیوادارم هەمیشە هەموو قسەکانمان ئەوەیە کە کوردستان وا کوردستان وا کوردستان وا کوردستان وا هەموو خەوی هەر هەمومانە کە کوردستان بگاتە ئەو شوێنی کە خۆمان باسیەکەین بەڵام ئەگەر ڕاشکاو بین جارێ مامانە بۆ قسە با قوبریقانە جەنابی شەبەخێربێ خانم تۆ لە بەروی کۆمپانیات هەیە و ینی من تۆزێک
زۆر بۆم گرنگ نیە باڵانسی جەندەر پیاە کوژنێ قسە بکە بۆیە لە ئاخیرا قسەی تایبەتمەیە بۆ تۆ کاک مصلح ینی ئەمە نەخۆش ئەتوانین نای بنین نەخۆشی کۆمەلگا بۆ نمونە من کاتێک فلیپینیەک لە ماڵەکە ماوەکو کارەکەری شەکە ئەکرێ بۆ مارکێ دەچم لەگەڵ مایە ئەکرێ من جانتایەکی ینی لاپتۆپەکەی دەسم هەڵی ناگرم لە سارەکە لە دووادانێم ئەو بۆمە ینی ئەمە چییە ئەمە نەخۆشیە ئەمە چییە ئێمە وا مامەڵە لەگەڵ ئەم خەڵکاناکە من سەیری کەیسەکە دەکەم بە شێوەیەکی زۆر گەورەتر طبعا ئەوەی کە ئێمە لێرەدا دەبینین کرێکاری بیانی بە تایبەتی کرێکاری ناوماڵ دیاردەیەکە بەشێکی زۆری لە وڵاتانی کەندا و بەشێک لە وڵاتانی دەوڵەمەندی کەنداودا هەیە ئەمەش بەشێکین لەو ینی لەناو ئەو تۆڕین و لە ڕێ ئەو تۆڕەشەوە بەشێکی زۆری ئەو خەڵکانە دێن ینی بەشێکی زۆریان لەوانە ئەسڵن لە وڵاتی خۆیاندا بۆیان نیە داخلی عێراق و یان هەرێمی کوردستان بن ینی سیاسەتی کۆچکردن و سەفەر ڕێیان پێنادات ئی وڵاتی خۆیان کە بێنە ئێرە بەڵام لە ڕێی خەلیجەوە دێن بەهەرحاڵ ئەو دیاردەیە کە دێت ئەو دیاردەیە کە دێت کۆمەڵێک ینی دەرکەوتەی هەمان ئەو دەرکەوتەی کە لە وڵاتانەی دیکەش هەیە لە دەوڵاتانی خەلیجیش لێرە دەیبینیت بەڵام لە هەمان کاتیشدا قسەی دەم زۆر گرنگە بەشێکی زۆری ئەوانە چیرۆکی پێشووتری ئەزمموی ئەوانەی کە پێشتر هاتوێتە ئەو هەرێمەی دەیگوازنەوە و ینی بە ئەزممونێکی گەشت تەعاملێکی زۆر ئینسانیانە لەگەڵیان دەکرێت بۆیە دەبینین خەڵکێکی یەکجار زۆر دێت ئەوە کە هاتنە ئێرە لێوێڕە حاڵەتێکی دیکە دەست پێ دەکات ئەوەی کە تۆ پرسیارەت باش پرسیارەکەی من ئەوەیە ینی تۆز یەکسەر وەڵامی پرسیاری تۆ نەداوەتەوە ئەگەر وەڵامی پرسیارەکەی من بەرەوە وەڵامی پرسیارەکەی تۆ ئەوە تۆ دەبێت حسابی ئەوە بکەیت کە گوتم ینی غەڵەتێکە لە ئەساسدایە ئەو ئینسانێکە دێتە ئێرە لە ڕێی وەک گوتم مادەم لە ڕێیەکی قانونی زۆر شەفاف نهاتووە ڕاستە قانونی لێرێ بەشێکی زۆری ئەوانەی قامەیان بۆ دەکرێت بە ئیجراعاتی ئیداری خوان دەدڕن و بەڵگەنامەی کاریشیان لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی پێدەدرێت بەڵام کۆمەڵێک مافی خۆی هەیە هیچ ئاگادار نییە دوو مەسلەی جیاوازی کولتوری و زمان تەسیرێکی زۆر زۆری هەیە ینی کۆمیونیکیشن لە بینی حیوار و گفتوگۆ لە بینی ئەو کە ئاگادار بێت ئەو خانمەیان ئەو پیاوە ئاگداری ئەوەی بی مافی چێ لە شوێدا دەتوانیت بڵێ نا لە شوێدا دەتوانیت بڵێت بڵێ ینی شتەکە پەیوەندی پێشەوەی قسە لەسەر خاوەن ماڵ بکەیت کە چۆن تەعاملیان لەگەڵ بکە دەبێت حسابی ینی سەیرێکی بڵێن هەڵومەرجی ئەو ئینسانی کە دێتە ئێرە بکەین لە مافەکانی خۆی ئاگدارە تەنانەت من تازاوە بیستم ژمارەیەکی وا هەیە بەشێکی منیش تازە بیستم کە ژمارە ئەوە دەبی ئالێتێک هەبێت ئەوانە هەمویان ئاگادار بن شتێکی زۆر زۆر باشە دەستیان خۆش بیت بەڵام دەبی ئاگاداری ئەوە بن دوو باشە تۆ ڕخنت لە سیستەمی وڵاتەکە نیە ڕخنت لە حکوومەت نیە ڕخنت لە بەش کەم تەرخەمی بەشێک لە کۆمپانیاکان نییە بچوزانم تەشخیصی دیاردەکەی نەکەین تو ناتوانین ینی خۆ کە سوکارێکی ئێمەش کە سوکارێکی ئێمەش کاتێک کە لە وڵاتێکی بیانی ئیشەکات و دەسەکا بە ئیشکردن خۆ ڕەنگە هەر زمانەکەش نەزانێت کابراایگە چێ بۆ ئەڵمانیا برایکی منەچێ بۆ ئەڵمانیا دەسەکا بە ئیشکردن هەر بەڵام ئەو کۆمپانیایی کە ئیشی لێکالێ ئەو کارگەی کە ئیشی لێکالێ بەبێ ئەو بەبێ ویستی کەسەکە خۆی سیستمێکی بۆ داناوە کە مافەکانی پارێزراوە لێرە ئەکرێ لە بەروی کرێکارەکە داماوە نازانێ حق و حساب لە کوردستان چۆنە تۆ پارەی نەیتێت جوازی لێ بشاریتەوە چوزانم تەحڕوشی پێوە بکەیت ئەنی با ئێمە دەستخینە سەر برینەکە کابرا گریمان فلیپینێکی داماوە چوزانم کەسێکە لە سترێسێکی مادی گەورە هاتۆ بۆ ئێرە خواخوایەتی ئیشێکی دەستکەوێ ینی ئەکرێ کۆمپانیاکە لێخوا لە ماڵەکان ئیستیغلالەکرێ نایڵێن وەکو پێویست بێت و بچێت تا جۆمان لە پاکێجەکان بۆڵێ حتا ئێمە ناتوانین خواردنەکانی خۆشمان دروستکەین لە ماڵەکانە ینی ئەمە بەڕاستیۆ کاک دەروون بەرنمەکەی تو ناوی دەروون و دیاردەیە ئایا دەبێت پرسیار لەسەرەوە بکەین کە ئاوە دیاردەیان حاڵەتە حاڵەتی وامان هەیە بەڵام حاڵەتە ئیجابیەکەی زۆر زۆر زیاترە بۆیش خەڵکێکی یەکجار ئێمە بەداخۆ بەس مەجالمەتی ئەوە تاوکەم بەڵام بەمعنای ئەوە نیە ئەمە چاوپۆشی لەو سەدادەیە بکەین کە دکتۆر عارف باسی کرد ئەو سەدادەیەش لەلای ئێمە دەبێت زۆر زۆر مهم بن قسە لەسەر مەسلەی مافی مرۆڤە کە کاک حەمحەژەر باسی کرد ئەو سەدادەیەش ئەگەر سەدا پێنجیش بیت ئەگەر سەدا یەکیش بیت مافە یەک بیت یان سەد بیت بۆیە دەبی حسابی سیرێکی ئەو سەدادەیەش بکەین کاشە تۆ برینەکە بەچێ زانی مەبەستم لەوەیە ئەگەر بە پاکێجی قانونی عملی بە تەفاسیل و وردەکاری ئەو کەسەی ئاگدار بکرێتەوە کە تۆ داخلی وڵاتێک دەبی ئەوە ماف و حەقی تۆیە و لە هەمان کاتدا
ئەو کۆمپانیانەی کە تەعامل لەگەڵ ئەو پیاژنانە دەکەن کە لە ماڵەکان لە ئیش دەکەن ئەو زانیاریان پێ بدرێت و لە هەمان کاتدا ئەوە بە صاحب ماڵەکەش بگوترێت کە تۆ لەکوێ خەتی تۆ ڕادەوەستێت. دەستخۆش خانم ئێوە کە کرێکارێکی بیانی ئێوە کۆمپانیاتانێ کە ئەم کرێکارە بیانانە هێنن کەینێرن بۆ ماڵی من هەڵێنەوەی تر ئیشەکەی تۆ لە ماڵی فلان کەسە بروشور شتێکی نییە کە بڵێن ئەمە ماف و حەق بەڵێکیت هەیە پێشەوەی ئەوە بڵێم ئێمە هەموو جاری قسێکەڵێن کە ئێمە هەمومان خزمەتکارین هەر کەسێک خزمەت لە ئیشی خۆی بکە خزمەتکاری ئیشی خۆیەتی بۆیە هیچ ماڵێک ئەو کرێکارە بە چاوێکی گچکە نەبینێ ئەمە یەکەم شت دووەم شت دروشمایان ئێوە من دروشمە بەکارم هێناوە لە کۆمپانیا بەکارم هێناوە ئەوە هەردوو لە یعنی هەم کرێکارەکە هەم خاون ماڵەکە بڵێن لە مووقفێکدایان ئەنێ کە نەخاون ماڵ بە چاوێکی سوکسێری ئەو کرێکارە بکە نەکرێکارەکەش چۆن ئێمە گلەی لە یعنی با بڵێن کرێکارەکان گلەی لە خاون ماڵەکەن خاون ماڵش هەیە گلەی لە کرێکارەکە ئەویش کێشەی هەیە ئەویش سێرەکە کرێکارەکەی ماڵەوە لە منداڵی ئەدا لە پیرێژنی ئەدا کە چەندین حاڵەتمێ من ڕەنگە بڵێم سەدان کێسی وا لە بەردەستم هەیە یعنی خۆم لەناو ئەو مۆزوع بوومە کە حەلم کردووە چۆن بتوانین ئەو مشکلەیە حل بکەین بەڵێ هەر کرێکارێک دەی یەکەم ئیشکە دانیشین ئێمە نەسیحەتی ئەەکەین خواردن مۆبایل پێیان بدرێ قسە لەگەڵ کە سوکاریان بکەن جلوبەرگە مستەلزەماتێکی ئافرەتە کە لە ماڵەوە ئیشەکە ئەمانە تعلیماتە ئەو تعلیماتە لە جیفانی خۆم نەمهێناوە ئەم تعلیماتە حکومەتی هەرێم وەزارەتی کار و دەستەبەر با بڵێن تونند و تیژی ئافرەتان کە بە دواتچوونەوەی زۆر لە دوای ئەو کرێکارە ناکەن با بڵێم ساڵی جارێک هەموو کۆمپانیەکان مولزەمن ئەو کرێکارانە لە ماڵان دەرکەین بیان هێنینە تونند و تیژی ئافرەتان کە لیژنەیەکدا ئەنیشێ مقابلەیانەکەن ساڵی جارێ بەڵێ ساڵی جارێک یان دوو ساڵ جارێک پێم وایە ساڵی جارێک بوو یعنی ئێمە دوو جار ئەو کرێکارانە داواکران کە بیان بینن مقابلەیان بکەن یعنی بە دواتچوونەوەیکی زۆر بۆیان کراوە ئەوە نەبێت هەر کەس باشە بەڵام کەیسێ دایان کەیسەیە کە هەڵبەتە باسی کۆمپانیاکەی جەنابە ناکەین بە گشتی باسی کۆمپانیاکان ینی کرێکار هەیە لە برسا ڕای کردووە لە برسا چۆنە با شتێکت پێ بڵم کە تو باسی ئەو پرۆشۆراکەی جاری ئێمە بزنس کارتێکی شەریکەی پێدەین کە دوسێ ژمارە مۆبایلی پێەیە یەکێکیان مەسەن بۆ نمونە کە خۆمەک و کۆمپانیا کە ئەزانم چەندین کۆمپانیای دیکە من ئەزانم ئەوانش ئەو شتیان کردووە ئەوە نەبێ دیفاعەتەن لە کۆمپانیاکان بێ بەڵام پێیان ئەدرێ ئەڵێ لە هەر ماڵێک لێت درا نانت پێ نەدرا شتت بۆ نەکردرا تەلەفۆن بکەن هیچ کرێکارێک بەڕغبەتی خۆی نەبێ نایێت باشە بەڵام کرێکارەکە ینی ڕەنگە پترسێگەر ئەم شکاتە بکانان بڕاو بێ ئێوە وەری نەگرنەوە ناخە بۆمان هەیە بیگۆڕین حەزەکەم باش بزانن لە سەدا هەشتای کۆمپانیاکان کرێکارەکان ئەوەندە ساندووە حتا بە قسەی ناشرین درۆکە هەموو کۆمپانیەکان هەموو کۆمپانیەکان من دەڵم لە سا هەشتای دادەجا بەڵام هەندێک کۆمپانیا نارم تۆ لەوانەیە باین تۆش بگرێتەوە هانیان ئەدەن بۆ ئەوەی ئێمە پاسپۆرت نادێنە کرێکار بۆچی نایدێن لەبەرەوەی هەندێک جیهەت هەیە کە قاچاقچی ڕەشن ئەمانە ئیشەکەن هانی ئەو کرێکارە نادەن لە ماڵەوە ڕابکەن پاسپۆرت و ئیقامی خۆیان ببن تەماحی ئیشێکی زیادیان پێدرێ بڕۆ بەغدا ئیشکە بڕۆ نازانم جنوب ئیشکە بڕۆ فلان شوێن ئیشکە معاشەکەت زیاتر باشە ئێوە لە کرێکارێ چەند پارە باڵین چەند پارە قازانجەکەن وەکو کۆمپانیا ئێمە وەکو بەپێی هەر کرێکارێک هەر وڵاتێک پارەی سپۆنسەری چەند بێ پارەی تکتی پێدرێ قازانجێکیش لە سەریدا ئەندرێ باش دکتۆر مەغدیت مامۆسای ئاینی بە خۆشحاڵی و مامۆساکە ئامادە بووی لە بەردامەکەمانە من بۆ دوو پرسیار ئەمێ جەنابەت ئامادە بیت و وەڵاممان بیتەوە پرسیاریشان ئەوەیە کە ئەوەی کە جەنابە دەیبینی لە کوردستانە ئاگوزەرێ وەکو مێژوو جوابمان مێرەوە وەکو ئێستا واقعی کوردستان جوابم بەرەوە بەپی دینی ئیسلام بە حکمی دینی ئیسلام دینی زۆرینەیە لەم ناوچەیە چۆنچۆنین شەرعێتیاوە بۆ جۆرە مامەڵەکردنەیە چۆنچۆنی شەرعێتیاوە بەبوونی خزمەکان لە ناو ماڵەکانە و چۆنچۆنی شەرعێتیاوە بۆ جۆرە مامەڵەی کە ئێمە وەکو دیاردەیەکی نەشیا و باسیەکەین بفەرموو بەناوی خوای بەخشندە و میهرەبان دوای سەلاو ڕێز لە هەموو لایەک دەستخۆشیتان لە یەکەم بۆ ئەو بەرنامەیە بابەتەکە بابەتێکی گەرما و کاریگەرە ومێدەوارم ببیتە جێی سەرنج بۆ هەموو لایەک و جێی سوودیش لە ڕووی شەرعیەوە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە ئێمە بەگشتی وەکو باست کرد لە هەرێمی کوردستان ئەغلبی موسڵمانی لە شریعەتی پیرۆزی ئیسلام ڕێگەدراوە کە کەسێک چ پیا و چ ژن
خزمەتکاری هەبێ بۆ خزمەتکردن لە ماڵەکەی خۆی خزمەت بکە ئینجا لە هەمان کات لە قانونی ئەحوالی شخصی عراقیش باس لەوە کرایە کە ئەگەر ئافرەتێک لە ماڵی باوچی خزمەتکاری هەبووە کاتێک شووەکە بۆی هەیە بکاتە مەرز لەسەر پیاوەکەی لەوێش خزمەتکاری بۆ بگری وەکوێن دەر بە ڕێوەی ببات ئینجا لێرە ئەوەی کە گرینگە ئێمە باسی بکەین ئایا ئاینی پیرۆزی ئیسلام کە ڕێگەی داوە چه زەوابی تێشیدانەوە ئێمە زۆر گرینگە لەگەر ڕێگە پێدان هیچ گرفت نییە لەسەر ڕێگە پێدان ڕێگە پێدراوە بەڵام لە هەمان کات کە ڕێگەی داوە زەوابیت و شروتیشی بۆ داناوە یەکەم ئەبێ ڕێز لەو ئینسانە بگیرێ ڕێزێکی وەکو ئینسان و مرۆڤ ئەگەر بێت و کەسێک ڕێزی لێ نەگەر ئەوە سزای خۆی هەیە ئەگەر دووەم ئەبێ جلوبەر جلو بکڕێ ئەبێ نانی پێ بدرێ ئەبێ ڕاتب و موچەی تەواوی خۆی پێ بدرێ ئەبێ وەکو کەسێکی محتەرەم سیر بکرێ هەموو ئەوانە لە ئاینی پیرۆزی ئیسلام دیاری کرایە هەر کەسێک ئەگەر کەسێک یارمەتیدا خزمەتی کرد مافەکەی پێشێل کرد حەقەکەی پێنەدا مافەک برین بە پێی پێویست خواردنی پێنەدا جلوبەرجی پێنەدا ئەوە ئەبێ سزا بدرێ ئەو کەسە حەقی خۆی پێ بدرێتەوە حەقەکە بۆ کەسەکە بگۆدرێتەوە دەسەکانە خۆش مامۆستا یەک پرسیاری تری لەکەم بۆی کە جەنابە زۆر لەسەر هێڵ نێڵینەوە پرسیاری دووەم ئەوەیە تۆزێک با ڕاشقاو بین لەم لاو لەولا زۆر جۆمان لەوە بێت کە بەشێک لەم خانمانەی با بڵێن لە ڕەگەزی مێنین کە لە ماڵەکان ئایشەکەن بەشێکیان تووشی تەحەڕوشی سێکسیە بنەوە وەکەم تا زۆریش خۆم من جۆم لەوە بووە کە هەندێک خەڵک گوتویانە کەم تا زۆر ئەم کەسانە بەپێی دینی ئیسلام لە بەروی تۆ نان و ئەمنیەتی پارێزراوەکەی لەو ماڵە بە جۆرێک لە جۆرەکان نیکاحیان حەڵاڵە بۆ خاوەن ماڵەکە ئەگەر حقیقەتێکی ئەمەمان پێ بڵیت چکە بەشێکی زۆری و تەحەڕوشانەی کە پێیانەوە ئاکرێ ئەمەیان کردووە بە وەسیلە ئەگەر یەک بە کورتی یەک وەڵامیەوەشم بیتەوە سپاس دەکەم ئەوە بەڵێ لە ئاینی پیرۆزی ئیسلام هیچ ئەست و ئەساسی نییە هەر کەسێک تەحەڕۆژ بە ئافرەتێک بکە چ ئافرەتەکە بەنگلادیشیە فلیپینیە مەسەن هەر شوێنێکی تری ئەو دنیاە هاتووە لێرە کار دەکە ئیش دەکە ئەمە تاوانە ئەمە زینایە گوناحێکی زۆر گەورەیە هیچ ڕێگە پێ نەدراوە لە ئاینی پیرۆزی ئیسلام ئیلا لە حالەتێک ئەگەر هاتو ئەو ئافرەتە بە ڕەزامەندی خۆی پیاوەکە داوای زەواجی لێ بکە زەواجی لەگەڵ بکە ئەویش ڕێگای زەواجی شەرعی ئەوە محکەمەمان هەیە ئەوە بەردەمی مامۆستا و بە شوهود و دەسەکانمەندی هەموو لایەک ئەوە شتێکی دەسەکانی خۆش ئەگەر تەحەڕوشی جنسی پێکرد ئەمە جایز نییە و ڕێگە پێنەدراوە لە ئاینی پیرۆزی ئیسلام و شتێکی زۆر دەسەکانی خۆش دکتۆر جان ئازێتە کێشاو هیوادارم قسەکانە گەشت بێت زۆر سپاس حکوومەت تۆ ژۆک و من زۆر ئامادەی تۆ ژۆک و من کاگەژار زۆر تێبینی هەبوو لەسەر ئێوەتی حکوومەت جۆمان لێ ناگرێت حتا تۆزێک ینی شانایە بە شانیە مەژوتی حکوومەت جۆ لێوەش ناگرێت بەڵام بە خۆشحاڵیەوە منۆک و دەروون و دیاردا لە ماوەی ئەم ساڵی کە بەرنامی دەروون و دیارداکەین هیوادارم بۆ سەرجەم پرۆگرامەکانی تریش حکوومەت وابێت ینی دەستمان ناوەتە هەز دیاردەیەکی نەشایی ئەم کۆمەڵگەیە حکوومەت پێبەپی خۆی هاوکاری کردوین و پێبەپی خۆی برینەکەی بۆ چارەسەر کردوین هیوادارم ئەگەر پێشتریش گویان لەم دیاردەیە نەبوو بێت و احترامی ئەو بەشێک لەو بیانیانیان نەگرت پێکەوە لێرە بە چایکی کەم سەیرەکرێن لەم بەرنمەیەوە تۆزێک گەرم و گورتر بن گلەی هێڵێ حکوومەت جۆمان لێ ناگرێت بۆ حکوومەت گوێ لە هەموو پێشنیارێک دەگرێتن لە هەموو کەس نازانم قەزدی گوێنەگرتنی حکوومەت چییە بەس بە من ئەگەر قەزەکەوە بودجەیەک بۆ داوین بکرێتن و بڵێت کاکەوەرە لە جیاتی ئێمە ئیش بکە ئەو کاتە ئەگەر حکوومەت بە منەظەمەیەک هەر منەظەمەیەکی مجتەمەعی مەدەنی پێی بڵێت کاکەوەرە شوێنی ئێمە ئیش بکە و حکوومەت نییە ئەگەر هاوکار و هاوتەریبی یەکتر بن منەظەمی ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی هاوکاری حکوومەت بێ یان تەواوکەری حکوومەت بێتن ئەو کاتە ئەبێ ئەویش هەندێک ڕێسا و یاسای خۆی بزانن با هەمە هەژار بڵێتن ڕۆژێ لە ڕۆژان ئەمن ئەو 80% کە ئەو دەڵێتن 80% لە کۆمپانیاکان سوء استخدامی کرێکارەکان دەکەن یەک ناو یەک کۆمپانیا بە ئێمە وتە بێتن بە حکوومەتی وتە بێتن و حکوومەت ڕۆژی دواتر نەک دوای هەفتەیەک ڕۆژی دواتر وەڵامی ئەوەی نەداوێتەوە سەردانی کۆمپانیەکەی نەکرد بێتن و نەکرد بێتە تحقیق بە حەقی خۆی بڵێ حکوومەت لە ئێمە هەموو ڕێکخراوەکان کۆمەلگەی مەدەنی دەیانەوە یەکسەر سەرۆکی حکوومەت ببینن ئەخر سەرۆکی حکوومەتیش کۆمەڵی وەزارەتی هەیە بۆ ئەوەی لە ڕێگەی ئەو وەزارەتەوە تەعامل لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی کاک هەمە هەژاری ئێوە ناوی ڕێکخراوتان ناوە کە پێشێلکاری کرد بێت و پێشم شتێک مشکلەوە من دکتۆر عارف پێشتریش وتومە پیاوێکی نەزیه و ئیشکەر و
باش باوەسفی نەکەن بەڵام شخصیبان نەکەین ئێمە هەمومان لێرین حکومت بۆ برینێک لێرین بۆ دیاردێکی نەشاو لێرین با مجاملەی شخصی بخەینە ئەولا ئێمە نەپارەمان دەبێت لێرەوە دووبار دەکەین دەڵێن سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان ئێستا و داهاتوش ئەگە داوای دینارێکمان کرد بمان دەرێ سارەمان داواکرد بمان دەرێ داوای سێڵڤیەکمان کرد لەگەڵمان مەگرە لایحەیەکە دەینەڵێ حکوومەت هەرێمی کوردستان وەرە ئەو لایحەیە جێبەجێکە ئەگە لە 180 جێبەجێ نەکرد سەرکەوتنەوە ئیجراتمە لەگەڵا بکە باشە دەیەوێت ئێمە لایحەیەک بە ئەوان بدەین وانە؟ نانە ئێوە ئەوان لایحە ئێمە دەڵێ حکوومەت بە سەرۆکی حکوومەت کورە تۆ لە خوارەوە خۆ لە خوارەوە کەس دەسەڵاتی وینە دکتۆر ئەمتان هێنا هێرە بۆ ئەوەی باسی کرێکاری بیانی بکە خۆ زۆر حەزم دەکرد کای دەرونیش ڕێنماکە بخوێن وایە اینجا باش ئێمە هەمیشە دکتۆر ئێمە هەمیشە کە بەرنامە دروستەکەین لە کوردستانە ینی لە هیچ بەرنمەیەکان نەبووە بڵین وەڵا فڵان یاسا خراپە یاساکان بەگشتی باشە ڕێنمایەکان باشە قەڵەم و قاقەز وەرەقەکان هەمووی ئایبینیە بەڵام جێبەجێکردنەکە مشکل ینی جێبەجێکردنەکە کێشەیە بۆ نە کۆمپانیای چۆک و کۆمپانیاکەی بەڕێزیان ئەلبەتە باسی کۆمپانیاکەی جەناب ناکەم چکە تۆ زۆر حەزەکەی ڕێکلام بۆ کۆمپانیاکە بکەیت بەڵام وەکو کۆمپانیاکەی بەڕێزیان کۆمەڵی پێشێلکاریەکە فلیپ ینی بە تۆزێک بەرچاوڕوون بین فلیپینیەکی داما و کاتووە بە بەجیرفانێکی شەقوشڕۆ لە کوردستانیشکا زمانەکە نازانێت فلیپینیەک و خانم بە یەک چاوسەیرەکرێت کە بچێتە بەردەمی یاسا جەناب زۆر جوانە ئەوە ئیشێکای هەماهەژاریە دەرگای حکوومەت کە دەڵێم حکوومەت قەزم وەزارەتە چونکە وەکو ئەوتی ئەمن مدیر عامێکی بچووکم لە وەزارەتێکی بچووکە بڵێتن کاکە ئەو کۆمپانیای ئەو خانمە ئەو پێشەلکاریە کردووە من و ئەو پێکەوە ئەگەر سەردەرمان نەکرد و لجنەمان دروست نەکرد و دکتۆر وەرە ئەم کەسە کەسە ناوەکەی ناڵێم ئەم کەسە بازرگانی بە مرۆڤ دەکات پارێزەر دەگرێت بە پارێزەرەکە دەڵێ بڕۆ ویزەی سەردانم بۆ بکە بۆ 5 کەس ئەوە 5 جۆرەخە دەیهێنە 45 جۆرەکەی لەوە دەگرێت ئەمر خەبزشی هەیە لە سلێمانی و ئێستاوە لە هەورەدانی تۆ فەرم بیگرە مامۆستەگەر جەنابەت ئەندامی لجنەی بەرەنگاربوونەوەی بازرگانی کردیمە بروی لە سلێمانی هەمان لجنە لە هەولێرمان هەیە هەمان لجنە لە دهۆکمان هەیە ئاخر بۆ بە یەکێک دەڵێ ئێلە ئەتووەرە بگرە خۆت بەرپرسی خۆت بیکە راپۆرت و بینێرە بڵژنەی باڵا من و تۆ پێکەوە وەزارەتی ناوخۆ دەکەین دەڵێ کاکە بۆچی وەزارەتی ناوخۆ ئەکشنت نەکردووە داوتە بە وەزارەتی ناوخۆ لایان گرتووە نەخێر ئەمە قەبزی ئێستا بەپێی یاسا ئەمر قەبزی باشە مە شتێککە تێڵم باش دکتۆر یعنی هێندێک شتەیە وەڵی من نەپۆلیسم نە ئەوەشم پێ دەکرێت بەڵام ئەمانەی کە تۆ دەیبینی هەمووی بازرگانیکردنە بە مرۆڤەوە کە فرۆشاوە بە ڕەخەمی سارەکەشەوە بە هەوێی کابرا سایەقیشەوە بۆ شۆش براوە بە ناوی سیانی هەموو ئەمە نایدەم نادەم باشە بەڵام ئەوە چۆنی مەسەلەن ئەگەر من پارێزەرێ بمەمیتە ینی مەبەستەوەیە فاسکردنە من ئەزانێ مەچێ ئەمە دەڵێم حکوومەت هەرێمی کوردستان فەرموو ئەمە قەواڵێ بخوێنەرەوە خۆ حکوم بدا ینی ئامادەی بی بەلایانی ینی کۆمەڵێ وەرەقەی ڕەنگاوڕەنگ نییە و بۆم زایدەیە نابێتە بەردام زانی چۆنە من لە ژیان دەڕقم لە مزادەیە ڕقم لە مزادەیە زۆر ئەمە هەمووی پاسپۆرتە باشە ئەمە ژمارەی سارەیە ئەمە قاچاقچیە ببینە باشە ئەمە ویزە پاس دەکەم ویزەیەکە کراوە ئەمە هیچ مخالفەیە نییە بەڕستی ئەمە سەنەوی سارەکەیە چییە سەنەوی سارێت سەنەوی سارێک قاچاقچێتی پێ دەکرێت کە لێرەوە قاچاقچێتی پێ دەکرێت لە سلێمانی پێ دەکرێت لە هۆکۆ پێ دەکرێت بۆ ناوە ڕاستخواری و عێراقدا بن بە تاهۆ باش تۆڵی هیچ کۆمپانیایەک نییە لە کوردستانە لادانی هەبێت یان بەو شێوە زەقە بێت کە حەماژار باسی ئەوە ناکەم کە هیچ کۆمپانیایەک نییە بەڵام بای ئەوە هەر هەیە کە کۆمپانیانە لەبەر تەماحی پارە ئەم نوع ئیشان ناکەن بەڵام ئەوەندەی کە مەسەلەن ئەوە دیفاعن لە حکوومەتەکەی خۆم نەبێت کە من دیفاعی لەکەم پێشەوەی کە باسی کرێکارێک بکەم یان باسی کۆمپانیایەک بکەم حکوومەت خۆی ڕێگای بە مندا کە من ئەو کرێکارە بێنم کرێکاریش بە زەخت و بە زۆر نەهاتۆتە ئێرە هەر کەسێک هەر بەڵگەیەک لەمانە هەر پاسپۆرتێک هەر قاچاقچیەک کە ئەجنەبی بێ پاسپۆرت بۆ من نەنێرێت کرێکار ناتوانێت بە زۆر بێتە ئێرە من نمونەیەکم هەیە کە کرێکارم هێناوە ویستێتم بیهێنم لە ناو مەتاری جاکارتا کرێکار لە بەرەوەی دایکی نەخۆش بوو مەعەلەم ڤیزەم بۆی وەرگرتووە ویستێتی داخل بێت تکتی تەیارەم بۆی کڕیوە کەچی لە ناو مەتارەکە گەڕایەتەوە گەڕاوە من لێرە ترسا بووم لە بەرەوەی بەندێک هەیە بەندەکەش شەریکات نین بەندێکن کە فێری ئەزانن ئەشخاصن
ئەشخاصن دێن ئەتن کۆمپانیا نییە لە ناو گرفتەکە گرفتێکی گەورەیە کە من دەکرێت ئەوە لێرە قسە لەسە بکەینەوە وازەحە گرفتەکە نەبوونی یاسایەکی کاری سەردەمیانەیە حکوومەت هەرێم تا ئێستا یاسای کاری ساڵی 1970 جێبەجێ ناکە 2015 عراقی جێبەجێ ناکات جگاتر ڕێنمایەکانیش تەسەور دەکەم ئەم مەسەلە اقتصاد و ئابوووریەت لە سەر ژنەکانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تەسیری هەبووە کە نەوانتوانێت خۆی دەچن دوو بە دووادانە چوون پرۆژەیەک هەمیشە سەرمادار دەڵێ بەنامەی سەرمادار دەڵێ چی سەرمادارخانم کەم چوو زۆرتر ڕەبا باش بۆ نمونە من کاتێک گەر بمێ جادەیەک قیرکەم داوام لە حکوومەتی هەرێم کەم ئەم پرۆژەیە بابە من ئەمە پرۆژەیەکی با بڵین ئێعماریە بەڵام ئەو جۆرە ئیشانەی ئێوە پرۆژەیەکی حساسە ینی مامەڵەکردنە لەگەڵ ئینسانە ینی ڕێو شوێنەکان چی بوو کاتێک کە کۆمپانیایەک ینی تۆ بووی بە خاوەنی کۆمپانیاک ینی چیان لە تۆ ویست کاکە من وەکو ڕسمی حکوومەت داوای هەموو مستەمسەکاتی لە من کرد زمانی لە من ویست کە من بتوانم ژیانی ئەمانە بپارێزم بتوانم دیفاعیان لێ بکەم بتوانم دایم بەدواتچوونەوە بۆیان بیکەم لە ماڵانە کە ئەمەش کراوە با پێت شتێکت پێ بڵێم حکوومەت زوو دوێنێ بەرەبەراتی کار لە جنە هاتووە پێشمانگەیەک دیسان لە ژنە هاتووە تەفتیشەکەن سەیری کۆمپانیەکانەکەن سەیری پاسپۆرتەکان سەیری ئەوراقەکەن هەر کۆمپانیایەک مەزبوط نەبێ یەکسەر بڕیاری بۆ دەرەچێت کۆمپانیا ئێستا لە 1960 کۆمپانیا ئێستا تەنها 36 کۆمپانیا ئەکتیڤمان هەیە لە هەموو کوردستان لە هەموو کوردستان 1960 ئیجازەمان داوە لە ساڵی 2007 حتا ئێستا تەنها 36 کۆمپانیا ماوە ئەوەی دیکە یعنی 35 کۆمپانیا زای کۆمپانیەکەی ئەم بەڵێ زایت 36 کۆمپانیا کۆمپانیا ئەکتیڤن ئەوانی دیکە ئەگەر کۆمپانیا سەرپێچێکی بچووکیش بکاتن بچووکیش بکاتن کرێکارێک بهێنیتن زمان لە لای خۆی بهێڵێتەوە زمانەکە کرێکارێک بە ناوی کەسێک بهێنیتن و دوای بدرێتە ماڵێکی دیکە ئەو کاتە ئەوانەی کە من باسی وەزارەتی کار دەکەم باسی کرێکاری ڕسمی دەکەم ئەو کاتە کۆمپانیەکە وڵاتەکەی ڕادەگیرێ هەر کۆمپانیایەک سبەینێ کۆمەڵە کرێکاری بهێنێتن و قازانجێکی بکاتن و یەکسەر بڵێت کۆمەلەکەی خۆی دادەخەم ئەوش قبول نییە حتا کۆمپانیایەک دادەخەین ئەبێ کۆمپانیایەکی دیکە بێتن هەموو کرێکارەکانی بەناوی ئەو کۆمپانیا یەکەم هاتوونەتە کوردستان پێویستە بخرێتە سەر مەسئولیەتی خۆی اینجا دەتوانین وڵاتی کۆمپانیایەک هەڵباشێنینەوە فموضوعی ڕێنماکان و یاساکان و وەزارەتی کار ئێستا پابەندە بە یاسای ژمارە هەفتەیەکی ساڵی 1970 ئەگەر هەندێک جار کەم تەرخەمی بەشێکی زۆری قسەکانێ دەستخۆش دکتۆر بەشێکی زۆری قسەکانێ جۆرێک لەوەی تیا بوو کە بینیمان کە تۆ پیاەکی جدید لە ئیشەکەی خۆتە پێبپی پۆستەکەی خۆت ئیجراعات و قسە و پێگەی خۆتە هەیە بەڵام با من پرسیارێکی هەمیشاواکەم کە بەداخەوە بەرپرس و مەسوول و دەست و ئەم شتانە لە ناو هەموو جونگێشە وڵاتە هەیە باسی ئەو بۆریە بکەین هەبێ باسی بەرپرسێ بکەین ئەم جۆرە بۆریە چ بەرپرسێگەینێ و چ بەرپرسێک نێنێ بۆیە لەم کەیسەشە گریمان من کۆمپانیایەکەم هەیە یەکێکم لەو 36 کۆمپانیایی کە ئێستا بە حساب ماوەمەتەوە پێش هێلکاریەکەم وەکو پێویست مامەڵە ناکەم ئێوە کەونە ئیجراعات لەگەڵ بنا بەڵام بەرپرسێکی باڵای ئەم وڵاتە تەلەفۆنێک بۆ ئێوەکە دەڵێ ئیجراعاتە مەکەن موقیفی ئەوە چییە یا تووشی بوون تا ئێستا ئەوە بەسەری من نەهاتووە بەرپرسی بەڵات تەلەفۆن دەکات دەڵێ ئەو کۆمپانیا کێشەی چیە کە پێی دەڵێم کێشەکە ئەو هەیە بەپێی قانون نابێتن دەڵێ بەپێی ڕێنماکان تەعاملی لەگەڵ بکە بەس خاوەن کۆمپانیا پێی وتووە بەرپرسێکە بەم دەڵێ خاوەن کۆمپانیا کە پێی وتووە دەڵێ وڵای دوکتۆر بۆ من نایکە کە من پێی دەڵێم ئەوە قانونی نییە دەڵێ بەپێی ئێستا ئەوە بەسەری من هاتووە من نازانم خەڵکی دیکە چۆن باشە ئێمە نای کۆمپانیامان لایە ینی بە جۆرێک جۆرەکان وکو مافیاوان ینی هەر کرێکاریان هێناوە و بە جۆرێک لە جۆرەکان کەسیش بۆی نییە لیان پرسێ نمونەت هەمە ئەو کرێکارەی کە لە سلێمانی لە کاتی ئیشکردندا جوان دەدەستدا ئەو کرێکارە ئیقامە سلێمانی نەبوو دخولی سلێمانی نەبوو لە کۆمپانیایەکی هەولێر هاتبوو کابرای کۆمپانیان لێرە فرۆشت بووی بە ئەوێ کەمرد ئێمە توانیمان لەگەڵ خاوەنی کۆمپانیاکە لەوێ بتوانین 68 وەرەقەی بۆ وەرەبگرین وە تێچووی جەنازەکەی بۆ گەڕێنەوە ئێستا ئەو کچەی کەمرد کە کوژرا لە ماڵ عەرەبەکە هەتا ئێستا دینارە خەڵی بۆ وەرنەگرتەوە لە خاوەنی کۆمپانیا بۆ بەس پرسیارێک ئەوانەی کە منیش بەو شێوە کوردستان سویسرانیە زۆر کەم و کورتیمان هەیە بەڵام ئەوانەی کە من باسی دەکەم باسی ئەو کۆمپانیانە دەکەم ئەوانەی کە تۆمارکراون لەسەر بلاکی وەزارەتی کاروباری کۆمەڵاتی هەندێک کۆمپانیای دیکە هەنە ئەمڕۆ برادران بە منیان دوو کۆمپانیا هەیە حەزەکەم بێ سەردان بکەیت بۆ ئەوەی دای بخەین ئیجازەی ئێمەینە ئیشیش دەکەن
وتم چۆن ئیش دەکەن بەبێ ئیجازەی ئێمە وتی ئیش دەکەن لە ئەو هەولێرە ئیش دەکەن یاسای کار لەوانە مشکلە. کۆمپانیا ئەوە هەبێتن مەسوولەکەی وایە یاسای کارەکە هەبێتن نییە. بەڵام کە تۆمار کراو نەبێتن لە لای ئێمە وەکو وەزارەتی کار ئەوەی کە من باز دەکەم ئەو قانونە و ئەو تند کە من باز دەکەم لەگەڵ کۆمپانیەکان ئەوانەی کە تۆمار کراون لەگەڵ وەزارەتی کار کۆمپانیای دیکە هەیە لەوەرە لا شەرعی بێتن ئەوەی بەڕێز حەماژار وتی هەندێک جار محامیەکان ویزەی سەردان دەهێن لە کوردستان و دوای دەهێنە ئێرە ئەوە هەمووی لەگەڵ ڕێنماکانی ئێمە ناگونجێتن و لە چوارچێوەی ڕێنماکانی وەزارەتمان نییە ئەوەی کە من لێرە باز دەکەم باسی ڕێنمایی وەزارەتی کار دەکەم و ئیشی وەزارەتی کار چۆنچۆنی ئیش دەکاتن ئەگەر لەگەڵ حەمە هەژاری و لەگەڵ بەڕێزانەتی و لەگەڵ وەزارەتی ناخۆ پێکەوە دابنیشین ئەو شێوازەی خارجی وەزارەتی کاریش ئێمە مستعدین هاوکاریان بین و پێکەوە لەگەڵ ئەوان کار بکەین بۆ نەهێشتنی ئەو پێشەلکاریان دەستخۆش ئەو خانمەی کە بۆ قوربانی کوژرا لە ماڵەکە کە جەنابێ باسێکرد ئەمە تۆزێک شۆکەیانی ئەم هەموو قسە زلەی لەسەرکرا و تا ئێستا شپاری و خاوەنی کۆمپانیاکە دینارێکی نایەوەتەوە تازەترین معلومات کە من دوێنێ خوشی مێردەکەی بینیوە ئەمە یەک دوو حاڵەتێکی تر هەیە کە تەناقوزە باش ئێمە حکوومەتەکەمان لەناو خۆماندا بڕێرەکانی تەناقوزە بەڕێز وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەڵێ دەبێت کرێکارێک 2 ساڵ بێت ئەنجام بگەڕێتەوە وەزارەتی ناخۆ دەڵ دەبێت 9 ساڵ بێ تا 9 ساڵ مشکلەی نییە ئەوەش تەناقوزە خۆ دەبێت ئەوان پێش هەموو شتێ بڕێرەکانیان ڕێکخەن بەس دقەتی 9 ساڵ هەر کرێکارێک وەزارەتی ناخۆ دەڵێتن حتا 9 ساڵ بووی هەیە لە ئەو وڵاتە بمێنێتەوە بەنسبەت ئێمە عقدی هەر کرێکارێک 2 ساڵە قابل للتەجدید یعنی ئەگەر کرێکارەکە لەگەڵ خاوەنکارەکە ویستیان عقدەکە ساڵێکی دیکە تەجدید بکەن چونکە وەزارەتی کار بەبێ عقدی کار ناچێتن کرێکار ئەبێ تەجدید بکاتن حتا 9 ساڵ بووی هەیە عقدەکە ساڵانە تەجدید بکاتن دوای 9 ساڵەکە بەدەستی ئێمە نامێنێتن داوا لە وەزارەتی ناوخۆ دەکەین دەست خۆشکاک مستلح بە پێوی کە گوێت لێ بوو گوێت لە کۆمپانیاکان بوو گوێت لە نوێنەری کرێکاران بوو گوێش لە حکوومەتە کێشەکە لە کوایە برینەکە چییە؟ لاانە قانونیەکەی دیارە نەوەک لە ڕەنگە یاسایی پێویست هەبیت بەڵام وەک گوتم ینی زمانی یاسایەکەی تەواو نەگوازرایتەوە هەم بۆ کۆمپانیاکان هەم بۆ کرێکارەکەش هەم بۆ صاحب ماڵیش ئەوە ینی ئەو دابڕانە دەبێت چارەسەر کرێت دەبێت نەوەک لە تەوعیە بڵاوکردنەوەی هوشیاری لێفلێت دەبێت بگات بەڵام ئەوەی ئەمن دەمەوێت تاکیدی لەسەر بکەمەوە بەڕێزان قسەی زۆریان لەسەر لایەنە قانونیەکەی کرد بەڵام ئەگەر تەماشایەکی لایەنە کۆمەڵایەتەکەشی بکەی و پەیوەندیشی هەیە ڕەنگە تاواکەری پرسیاری یەکەمت بی کە لە منت کرد لەبارەی ڕوانگەی خەڵک ینی چۆن تەعاملیان لەگەڵ دەکات من ناتوانم بڵێم ئەوە جۆرێکە لە کۆیلایەتی مۆدرن ئێستا لە نەوعی تەعاملکردن لەگەڵیان باسی یاسا ناکەم مەسە لە یاسایەکانی شتێکی دیکە من پێم وایە لە ڕووی یاساییەوە ڕەنگە مافیان پارێز ببوورە باش نەگەی بە منیانی کۆیلایەتی ئەمە جۆرێکە لە کۆیلایەتی مۆدرن کۆیلایەتی مۆدرن چیە کەسێک بەوان ئەوانە کرێکاری مهاجرە باشە باش بەهۆی ئەوەی کە زۆر پێویستیان بەپارە هەیە پێویستیان بە ئیش هەیە لە وڵاتی خۆیاندا ئەو فرسەتیان نیە کۆچ دەکەن بە وڵاتێکی دیکە بۆ ئەوەی یارمەتی ماڵی خۆیان یارمەتی خۆیان خێزانیان باش و یارمەتی تەنانەت وڵاتی خۆیان بدەن بەڵام ئەوانە نازانن کە چەندەش یارمەتی ئێمەش دەدەن ینی وڵاتی میێوانداریش بە هەمان شێوە ینی ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە ژنمێرد کار دەکەن پێویستە کەسێک لە ماڵەوە بنەوەیەک یارمەتیان بدات و ئەوانە بەشێک لەو ڕاتبەی خۆیان دەدەنەوانە بەڵام لاەنە کۆیلایەتەکەی لە چێدا لە مەسلەکەی ینی لە ڕوانگەی خەڵکدایە ئەوەی کە گوتت لەسەر لەبارەی خەڵکەوە کە دەستنە دەرێت چۆن تەعاملیان لەگەڵ دەکەن من لەگەڵ ڕێزم ینی ڕەنگە کۆمپانیا زۆر چی سەردانی ئەو کۆمپانیانم کردووە و خەڵکیشم دیتووە لە دەرێت چۆن تەعاملیان لەگەڵ دەکەن ئایلەکە هەمویان دەچن لەو مۆڵانە لە دانیشتوێنان دەخۆن ئەو ژنە دەبێت بە پێوە بوەستیتن لەگەڵ عارەبانەی منداڵەکەیەوە یارمەتی ینی بیژێنێت هەتا ئەوان نان دەخۆن بە ئیسراحەتی خۆیان ینی وەکو ئینسانێک نایهێنن بانجی کەنە سەر سفرە لەگەڵیان نان بخوات ئەوە یەک دوو من تەنانەت لە کۆمپانیاکان تازە کاک حەماژەر قسەیەکی کرد مەسەلەی گوتی ها فرۆشتیان بە سلێمانیە شەریکیان هەر ئەو شەی فرۆشتن من یەکەم جار بەڕاستی تووشی شەوکەی زۆر گەورە بوو ئەوە لایەنی قانونیەکەی من نازانم ئەوە چۆن چ مەسئولیەتێک دەکەوێت بەڵام وەختێک کە من لە صاحب کۆمپانیان بیستووە دەڵێ دوێنێ دوژ نەفرۆشت ئەو جملەیە بخەرە ناو کەوانەوە بینوسە بە فۆتێکی بڵد معنایەکی دەلالەتێکی زۆر گەورەیە من دوێنێ دوژنی فڵان شوێنم فرۆشت
ینی ئەوە بۆ خۆی تاوانێکی زۆر گەورەیە ئەوە دەلالەتە ئەو قسەیە ینی جوان دەسەخسە سەربرینەکان من ئەوە دەلالەت لە ڕوانگەی ئەو خەڵکە دەکات چۆن تەعامل لەگەڵەوانە دەکەن ینی مەسەلەکەەوە نیە من کرێکارێک لێرە نەقل دەکەم بۆ سلێمانی ئەوە زمانە قانونیکەیە وەریە ڕەنگە کەسێک بی هیچ تاوانێکی قانونی تاوانێکی نەکرد بێت بەڵام هەر بوونی ئەو زمانە ئەو زاراوانە لەسەر زمانی خەڵک ژنێکم کڕیا ژنێکم فرۆشت دوا قسەت بۆم کە بە دوا قسە باش دەسەخسە سەربرینەکە ڕاوچڵەکانین بۆی کە ئەم کڕین و فرۆشتن و ناوهێنانوشتا مە خۆمان بە کۆمەڵگەیشی بەخشندەوە کۆوەڵی قسەکانیشمان بۆم کە بە دوا قسە چی مەبەستم ئەوەیە دەبی هۆشیاریەک لە ئاستی سەرەوە دەبێ یعنی وەزارەتی معنی لە حکوومەتدا و ڕاگەاندنەکان ئەوە یەک دەوراتی تایبەت بەو کۆمپانیانە بکرێتەوە کە دەبێ ئاگاداری زمانی خۆیان بن بەڕاستی چکەوە دەلالەتێکی زۆر گەورەی هەیە بە معنی ئەوە نیە دیسانیش دەڵێم ئەوە ڕەنگە تاوانێکی زۆر گەورە نەبێت با گەورەی نەکەم بەڵام هەربوونی ئەو زمانە دەبێت یە قەوسی بچووکە خەڵکیش لە هەمان شێوەت یعنی دەبێ هوشیارکردنەوەی کەبی بۆ عایلەکانیش کە چۆن تەعاملیان لەگەڵ دەکەن یعنی ڕاستە عایلەش هەیە یعنی زەجری بەدەست ئەوانەوە دەچێشێت ڕەنگە منداڵیان ئەبیوز بکرێت ڕەنگە دزیان لێکراوە ڕەنگە تاوانیان دەرحەق کراوە ینی تاوان لە هەردوولایە بەس مەسەلەکە ئەوەیە دەبێت قانونێکە بیت هەمیشە دەبێت قانونێکە بی لەسەرەوەی ئەو پەیوەندیانە ڕێکخات و ئەو قانیانە بە جوانی بگاتە صاحب کۆمپانیا خاوەن ماڵ و لەگەڵ کرێکاری واضح بوو دەستان خۆش خانم دوا قسەت بەس بێژگە لە دوا قسەت کە تۆ چەند ساڵە خاوەنی کۆمپانیت من نزیکەی 7 ساڵ مدیری ئیدارە بووم ئێستا نزیکەی ساڵەکە خاوەنی کۆمپانیا ئەو کۆمپانیای ئێوە هیچ وەرکشۆپی هیچ دەوراتێکتان لەلایەن حکوومەتەوە بۆ کراوەتەوە کە چۆنی ماوەڵە بکەن لەگەڵم ئێمە تعلیماتمان بۆ دێ تعلیماتمان بۆ دێ ئاگادارەکرێنەوە ئەچین پێمانەڵێن ئەوها بکەن ئەوها بکەن بە کورتی تعلیمات تەداوی ئەم حاڵەتاکە بەڵێ دەوەسێتە سەروی چۆن دەگات بەڵام بەشێکی زۆری پەیوەندی هەیە بە شخصیەتی ئەو صاحب کۆمپانیانە من پێ دەڵێم صاحب کۆمپانیا هەیە زۆر ڕێزی ئەو خانم و پیاوانەی کە ئیشان دەستخۆش بەڵام مەبەستەوەیە کە چۆن دەستخۆش قانونیش بێ لە هەمان کەسە دوا قسە من ناتوانم هەموو کەس بگۆڕم ئەگەر لە سەتانەوەتی خەڵکەکەم باش بێ لەگەڵ کرێکارەکان با لە سەتادەیەکەی خراپە ئەو سەتادەیەکەش من ناتوانم نفسێتی ئەو عالەمە بگۆڕم ئەو خەڵکە بگۆڕم کە حکوومەت داوام لێ ئەکا ئەڵێ بۆ ماوەی 3 مانگت هەیە کرێکار بگۆڕێ کە خاوەن ماڵ مرتاح نەبێ لەگەڵ ئەو کرێکارە یان کرێکارەکە مرتاح نەبێ لەو ماڵە ئێمە داواکەین بە کتابێکی ڕسمی داواکەین ئەو کتە بگۆڕین بۆ ماڵێکی دیکە دەستخۆش حکوومەت دوا قسەت دوا قسەم زۆر سوپاسی بەڕێز دەکەم شتێک بەبیرمە ساڕای ئەو هەموو پلانانەی کە دام ناوە بوو دوای جەژنیان دوای پێکردنی حکوومەتی نوێ لە ئەو بوارەدا بیکەین هەموارکردنی ڕێنمایەکان و هەندێک شتەکان شتێکی دیکە ئیزافە دەکەم ئەوە ڕەوشنبیرکردن یان ئەنجامدانی وەرشۆپ بۆ خاوەن کۆمپانیەکان چونکە ئێمە تعلیماتیان بۆ دەنێرین ڕاستە بەڵام هەبوونی وەرشۆپێک بۆ خاوەن کۆمپانیەکان ئەو قسەیەکە ئەوتی من ئافرەتێکم فرۆشت بەڕاستی ناخی منیش بریندار دەکا ئەوە قبول نییە لە لای ئێمە قبول نیە چوەکو ئینسان چوەکو حکوومەت قبول نییە بۆیە ئەوەش دەخەمە ناو بەرنامەکە وەرشۆپیان بۆ دەکەین هەروەها ئێستا شتێکی دیکەش لەگەڵ کۆمپانیا فەرەز دەکەن ئەو کرێکارانی کە دێن ئەبێ وەرشۆپیان بۆ ئەوانش بکەن مافەکانی خۆیان بزانن شتەکانی خۆیان بزن آخر شتێکی ئێمە لە لێرە لە سەرەتای بەرنامە تا ئێستا دەڵێن 90% باشن 10% لەوانە خراپن ئێمە ئەوە تەزبیت نییە 10% لە 10%یش بە پێی بەدوادەچوونەکەنی ئێمە لە 10%یش زۆر کەمترن یعنی خراپەکان زۆر کەمترن لە سایەکیش بێ هەر پێشێلکاری و ئێمە گرنگۆی دەستمان لە سەدایەکیش بێ دەستمانکی خۆمانە بەدوادەچوونی بۆ ئەو لە سایەکەش نەمێنێت ئەو سەدایەکەش نەمێنێت کاک حەمە هەژار ئاخر قسەت تۆزێ سلەیمانیانە هەر ئەبێ بڵێ حەمە هەژار وەلا ئاسایە من دەستخۆش بۆ هیوادارم ئەم ساڵ بتوانین یاسایەکی کاری گونجاوی سەردەمیان دەربکەین بۆی بتوانین گرفتەکانمان چارەسەر بکەین بە یاسا چەتری هەمومان بێت و بتوانین بەربگرین بە دووبارەی دەکەم بەربگرین بە بازرگانیکردن بە مرۆڤەوە کە هەیە حکوومەت یاریمەمە بۆ تۆ یاگە جوم لێگرێگەر نابە هەموو ئیعلان دەکەین بە حیامان نەچێ لە کۆتادا سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ هەموو برا بەڕێزانە دەمەوێت سوپاسی تایبەتی بەڕێبەراتی نشینگەی سلێمانی و هەولێر بکەم کە زۆر هاوکارمانن بەڕاستی مافی مرۆڤ لایوان پارێزراوە بەڕاستی نمونەیان زۆر بێ و دەسەکانی خۆش بێ منیش لە کۆتاییە سەرباریەوەی کە بە دوواداچوون بۆ نەتیجەکانیان بەرنمەیەکەین خۆشحاڵ بووین لەم بەرنامەیە و پلانەکە دوای جەژن کۆمەڵی گۆڕانکاری بکرێ وەرکشۆپ بۆ کۆمپانیەکان بکرێتەوە من بۆ خۆم سەرباریەوەی کە ئەمانەیە کە لە دوای ئەم بەرنامەیە و گۆڕانکاریەک لەو سێکتەرا دروست بێ و دیاردێ تۆزێک کەمتر بێتەوە کەلیمەی کڕین و فرۆشتن و بەکۆی لە سیرکردنی ئەو بەڕێزانی کە بە جیرفانێکی شەق و شڕەوە هاتوون لە کوردستان پارەپیا بکەن
بەرزسیان بکرێ وەکو کارەکەرێک وەکو کرێکارێک سیرکرێ نەگوەکو کۆیلەیەک. ویستمەوە بڵم کە خۆشحاڵ بووم کە هەم دەروون و دیاردە و کوردستان 24 دەستی خستە سەر برینێک کە ئەو خەڵکانی کە ینی ئەم برینە برینی ئەو خەڵکانەیە کە ئێستا لەم زمانی ئێمە تێناگەن کە لەم زمانە کوردیە تێناگەن. هیوادارم بە جۆرێک لە جۆرەکان ئەم بەرنامەی وەرەگێڕینە سەر زمانەکانی تر بوویان لە سوۆشیال میدیا و لە ئاپلیکیشنەکانی کوردستان 24 بۆی کە بینەر بن و دووبارەیەکەمەوە کە ئەو ژمارەی کە ئەو ژمارە گەرمەی کە باس کرا بۆ ئەو کرێکارە بیانانی کە لە کوردستان هەیشەکەن 5500 ژمارەیەکی گەرمە ئەتوانن هەر پێشێلکاریەکتان بەرامبەر کرا لە ڕۆژانە لە 8 بەیانیەوە بۆ 5 ئێوارە ئەو ژمارەیە کراوەیە و وەڵامتانەیرێتەوە. ئەگەر وەڵامی ژنەیرایەوە ئێمەکو کاری پیشەیانی خۆمان بە دوواداچوونتان بۆکەین و بۆی کە ئەو فایلی دەستی کاک حەمە هەژار ئەستورتر نەبێت وا بکەین لە شەژمانگی ئایندا هەر نەمێنێ. هیوادارم شتێکمان کرد بێ. زۆر سپاس بۆ ئێوەش. حەزێتان کێشە.